دوایەوەی بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردار قادر بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی پارێزگاری سلێمانی ڕاست پێدرا بەوەش کێشەی پۆستی پارێزگار یەکلا بووە و ئەو کێشە یاسایانە چارەسەر کران کە پێشتر باسی لێوە دەکرا. ئەو پۆستە کە بە پێی ڕێکەوتنی نێوانێکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لە ماوەی دوومانگی ڕابردوودا ئاڵوگۆڕ کرا لە پشکی گۆڕانە و وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕای دەگەیەنێت هەموو هەوڵێکی جدی دەدەن بۆ جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتنەکەیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چونکە ئەو ڕێکەوتنە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستاندایە و چارەسەرکردنی کێشەکانی پۆستی پارێزگاریش لەلایەن جێگری سەرۆکوەزیرانەوە بە سەلمێنەری ئەو ڕاستیە دەزانێت. چارەسەرکردنی پرسی پارێزگاری سلێمانی لەلایەن بەڕێز کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەلمێنەری ئەو ڕاستیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەک هەر پابەندە بە ڕێکەوتنامەی نێوان یەکێتی وە گۆڕان بەڵکو هەموو هەوڵە ئیداری سیاسی و یاساییەکانی خۆی دەخاتەگەر لە پێناو جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە کە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. یەکێتی بە هەموو شێوەیەک جددیە لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە و جددیە لە پاڵپشتیکردنی هەر هەواڵێکی بزوتنەوەی گۆڕان کە پۆستێکی ئیداری وەربگرێت. لەم پرسەشدا بەڕێی من بەشێک لە کادرانی سیاسی کەوتنە داوی میدیاوە و پەلایان کرد لە لێدوانی توندی ڕوخێنەر چونکە ئەو جۆرە لێدوانانە نەکنا بنەهوی چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانەوەتە کێشەی پارێزگار بەڵکو دەبنەهوی بربەست لە چارەسەرکردنی ئەو کێشانە. باپەی زانیاریەکانی کورسات نیوز ئیمزاکردنی فەرمانەکەی جێگری سەرۆکوەزیران بۆ ڕاستپاردنی سەردار قادر بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکانی پارێزگاری سلێمانی دوای ڕاوێژکردن لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێم بووە وتەبێژی بزوتنەوەی گۆڕانیش تاکید لەسەر چارەسەرکردنی کێشەکە دەکاتەوە و جێبەجێکردنی ڕێکەوتنەکەش بە گرنگ دەزانێت. ڕوون بۆتەوە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێشەکەی بە ڕێکارێکی یاسایی کارژێری چارەسەر کردووە بەڵام ئەمە کۆتایی ڕێکەوتنەکەنی و ڕێکەوتنەکە زۆر خاڵەتی تایە کە دەبێت جێبەجێ بکرێت. ئێستا سەردار قادر پارێزگاری سلێمانی نییە بەڵام جێگری پارێزگارە بەڵام بە عەمەلی دەبێت هەموو کارەکانی پارێزگاری سلێمانی بکات و ئەمە ڕێکەوتنە لە بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی بێگومان ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە بە بێگومان ئەمە لایەنی سیاسی لە پشتەوەی بەڵام ئێمە ئومێدەوارین لە مەسەلەی حکوومەتی خۆجێی لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان ئێمە بتوانین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەڕۆکی ڕێکەوتنی 2 ساڵ لەمە پێشی مانگی 12 2014 جێبەجێ بکەین و ناوەڕۆکی ڕێکەوتنە سیاسیەکەشمان جێبەجێ بکرێت چونکە پێمان وایە هەموو خاڵەکانی ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و چارەسەری دۆخی سیاسی چەقبەستی و کوردستان و خەیرانی داراییە کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە. یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان دوو ڕێکەوتنیان لە نێواندا هەیە. ڕێکەوتنێکیان لە 12 2014 ئیمزا کراوە بۆ ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە لە کۆتایی مانگی ئابی ئەم ساڵ جێبەجێ کرا. هەروەها ڕێکەوتنی حەڤەی ئایاری ساڵی 2016 کە بە ڕێکەوتنێکی سیاسی گرنگ لە قەڵەم دەدرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. هەردوولاش بە گرنگیەوە باز لە ڕێکەوتنەکە دەکەن و هەوڵە جدیەکانیشان لە ئاڵوگۆڕی پۆستەکاندا ڕەنگی داوەتەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ڕای دەگەیەنێت کاروبارەکانی سەردار قادر بۆ بوون بە پارێزگاری سلێمانی بە وەکالەت لە ئەنجومەنی پارێزگا تەواو یاسایی ڕۆشتووە و دووپاتی دەکاتەوە کە کێشەی پارێزگاری سلێمانی سیاسیە نەک ئیداری و یاسایی. دلێر کەمال کورسات نیوز سلێمانی.